کاتەوە و کاتێکتان باش بینەرانی بەڕێز من بەیەس حوسێنم بەرنامەیەکی نوێی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. هەموو دنیا خۆی ئامادەکە بۆ دوای داعش. ئێستا پرۆسەی بەرەنگاربوونەوەی داعش و لێدانی داعش و گوژبەزخانن لە داعش گەیشتۆتە قۆناغی کۆتایی کە تەنها پێگە سەرەکیەکانیان یان وەک ناو دەبرێ بەو شارانی دڵی داعشن ماونەتەوە و مەترسیان لەسەرە. شەڕی مووسڵ و شەڕی ڕقەماوە بۆ ئەوەی داعش بە تەواوەتی لە ناو بچێ. ئەمریکا بە گەورەیەتی خۆی ئامادە کردو بۆ قۆناغی دوای داعش. بەڵام پرسیار ئەوەی ئایا کورد چۆن تێشووی هەکبەی پڕ کردووە بۆ دوای داعش. چەند ساڵە شەڕ دەکەین، چەند ساڵە لێمان شەهید دەبێ و خەڵکمان جینۆسای دەکرێ و شار و شارچکەکان کۆنترۆڵەکرێن و یان داگیرەکرێن و دواتر ئازا دەکرێنەوە. بەرەو کۆتایی شەڕی داعشە چین، کورد لەکوێ ئەمەدایە. بڕیارە لە هەفتەی داهاتوو عەرەبستانی سعودیە لایەنە سوننەکانی عێراق میواندارەتی بکە، کۆنگرەیەکیان بۆ ساز بکە، باز لە پێکەنانی هەرێمێکی سوننە بکەن لە عێراقا بۆ دوای داعش. ئەمڕۆ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی باڵای یەکێتی ئەوروپای بینیوە باز لە مەترسی شەڕی مووسڵەکە و دەڵێ یان ڕێگە سەربازی و کۆتایهێنان بە داعش لە ڕووی سەربازی و چارەسەر نییە، بەڵکو پێویستی بە هەنگاوی تر هەیە جگە لەو مەترسیانەی کە ئاوارێکی زۆریش ڕوودەکەنە هەرێم. پرسیار و تەوەری سەرەکی بەرنامەی ئەم شەومانەوەی کورد خۆی ئامادە کردو بۆ دوای داعش، یان کورد دوای داعش چی بەسەردێ و چارەنووسی چی لێدێ. لەم بەرنامەیە گفتوگۆی لەبارەوە دەکەین لەگەڵ هەر دوو میوانی بەڕێزم. دکتۆر ئەمیر نامق مامۆستای زانکۆ لە ستودیۆکانمان لە هەولێرە و لەگەڵمان دەبێت لە ستودیۆکانشمان لە سلێمانی. ئەنوەر حوسێن ڕۆژنامەنووس و چاودێر بە خێراتنی هەردوو بەڕێستان دەکەین. بینەری بەڕێز دەتوانن بەشداری ئەم بەرنامەیە بکەن، هەر پرسیار و سەرنجێکتان هەیە بچنە سەر لاپەڕی گەرما و گەرم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە کۆمنت تکایە بیگەێنە ئێمە و لەم بەرنامەیە بەشداریمان لەگەڵ بکەن. دکتۆر ئەمیر نامق با سەرەتا خوێندنەوەیەک بۆ ئەم قۆناغە بکەین. ئایا ئەمە قۆناغی بەر لە کۆتایی داعشە و پێویستم خوێندنەوەمان هەبێ بۆی؟ بەڵێ ڕەنگە ئێمە گەر لێرەوە باسی بکەین تەوەری بەرنامەکە زۆر باشە، دەست خۆشکاکە بەهێز و ڕێزم بۆ کاکە ئەنوەریش هەیە کە لە ستۆدیۆیە. تەوەری بەرنامەکە بەرنامەیە کە بەڕاستی کاتی ئەوەیە ئێمە قسەی لەسەر بکەین و توێژینەوەی لەسەر بکەین و خۆمانی بۆ ئامادە بکەین وەکو خەڵکی کوردستان. دەکرێت ئێمە بڵێین لە ڕووی جەبهەییەوە داعش بەرەو کۆتایی دەڕوا، قۆناغی قۆناغی بەر لە کۆتایی داعشە، بەڵام لە ڕووی کاری تیرۆریستی و مەسەلەی با بڵێن ئیرهابی و کۆمەڵێک کاری قێزەوونی تر بە داعش ڕەنگە بە جۆرەکان فرمنەوە ڕۆکشکە لەسەر گۆڕەپانەکە بۆنی بمێنێ. بەڵام ئەوەی کە لێرە گرنگە ئێمە وەکو هەرێمی کوردستان لە بەردەم قۆناغێکی زۆر هەستیار داین کە ڕێگەی هات و نهاتی لێ بەدی دەکرێت. ڕێگە هاتەکەی ئەوەیە ئێمە وەکو کورد چۆن بە شێوازی خۆمان ئامادە دەکەین و بەر لە کۆتایی هاتنی شەڕی داعش ئێمە کێشەکانی خۆمان لەگەڵ بەغدا چۆن بە شێوازێک چارەسەر دەکەین و کەمی دەکەین و بڕیارمان چییە، بەرنامەمان چییە لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەگەڵ دۆستەکانمان لە ئەوروپا. لەبەرەوەوانە هەموو کۆمەڵە بەرنامەیەکەن ئەم بێبیمەکای لەسەر بکەین، ئیشی لەسەر بکەین. بەڵام بۆ شێوازە پەتەوازەیە کە ئێستا هەیە زەمینەیەکی لەبار و گونجاو نییە ئەگەر ئێمە لە دوای داعش کێشەتر و گەورەترمان بۆ دروست نەبێتەوە. لەبەرەوەی عێراق ئێستا عێراقێکی لاوازە، بەڵام دوای داعش بە زۆرش کە بە فۆرم ناوەڕۆکشی عێراقیتەوە سەر ساعەکە کۆمەڵ کێشەی بە پێشمان هەبوو لەگەڵ عێراقدا بۆکو نەفت مادەی پێشمەرگان ناوچە دابڕاوەکان ئەوانە جارشکە ئەو ناوچە دابڕاوانە کە بۆ یەکەمین جارە لە مێژووی کورددا زیاتر لە 95 ئازادکراوە بە خوێنی پێشمەرگە و ڕۆڵەکانی خەڵکی کوردستان کە دەستکەوتێکی گەورەیە. پەیوەندیری دەوڵەتەکانمان باشە، بەڵام ئەوەی کە بریاری ئابووری سەر بەخۆیماندا بنەمەی ئابووریمان خراپە، وەزعی ناخۆی خۆمان خراپە. ئەمانە هەمووی کۆمەڵە پرسیارەکەن هاتوونەتە پێش ئەگەر حاڵتەنەوە بڕوە ئێمە ڕەنگە نەتوێت ئەو دەرفەتە بقۆزینەوە و نەتیجەکەی زمینەی سازی باشی بۆ نەکردن ئەنجامەکەی خراپ بشێتەوە بۆ خەڵکی کوردستان. باشە کاک ئەنوەر، ئێمە ئەبینین یعنی لە پێشکی بەرنامەکەماژەم پێکرد عەرەبستانی سعودیە بۆ سوننەکان ئامادەکاریەکە بۆ دوای داعش. هەر وڵاتێک بۆ خۆی ئامادەکاریەکە بۆ دوای داعش. تەنانەت ئەردۆگانش بۆ دوای داعش ئامادەکاری خۆی کردووە و ئەو کودەتای بوو بە خێر وەک خۆی ڕایگەیاند بۆ ئەوەی بزانێت لە دوای داعش چیەکە و ناوچەکە گۆڕانکاری بەسەردادەیان نات تورکیای خۆی پارێزراو بێ. پێ دوایە کورد ئەم هەنگاوانەی ناوەتە بەر
شان بەشانی هەڵمەتی سەربازی بەرگری لە سەنگەردا بە چەک لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی ناوخۆیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی نازانانی تا چەند پێ دوایە کورد لە باشووری کوردستان خۆی ئامادە کردەوە بۆ دوای داعش. زۆر سپاس. لە ڕاستیە چۆن دەرکەوتنی داعش و پەلاماردانی هەرێمی کوردستان نائامادەگیەکی زۆر ئەویندرا، یعنی ئامادەگیەکی بەرچاو نەبوو بۆ ئەو مۆزوعە چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی میدیاییەوە. بە هەمان شێوە پێم وایە ئەو قۆناغی کە پێوتری قۆناغی پۆست داعش هێشتا کورد پێم وایە وەکو پێویست نەیتوانێت ئەو ئەجەندانی کە تۆ باس کرد لە بواری سیاسی عسکەری و دیبلۆماسی ئابووری بەرچاوخوایەکە لە هۆکارەکانیش وازەحە، یعنی بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان ئێستا بۆ خۆیان قابلیەوەن کە کێشەگرتی زۆر و زەوەندیان لە بینە هەیە، تازە خەریکی سەرۆنی دیالۆگن. کاتێک ئەوان نتوان بەیەکەوە لە سەمێزێک گفتوگۆ دابنیشن، کاتێ نتوان لە پەرلەمان قسە لەسەر ئەم مەسەلانە بکەن و حکوومەتکارانە بێ وەزیری پێشمەرگە نێدراوێتەوە ماڵەوە، یعنی لەکوێتەوە توانی حازرای ئامادەگی بۆ ئەوانە بکەی. کاتێکە لە ناو خۆی کوردستان لە ناو ماڵی کوردە ئەم هەموو کێشەگرفتانت هەیە، بێگومان کەواتە ناتوانی هەموو ڕاهەندە سیاسیەکان لەگەڵ وڵاتانی چ لەگەڵ عێراق وەکولایانی سەرەکی مۆزوعەکە چ لەگەڵ وڵاتانی منتەقەکە تورکیاوی کە تۆ عەرەبستانی سعودی و تەنانەت ئێران کە ڕۆڵ و کاریگەری و دەخالەتی جدیان هەیە هەم لە هاتنی داعش و لە کۆتایی پێهاتنی و لەو ئەجەندانی کە دواتر بەڕێوەچێەوە بۆ چوونی من پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم وڵاتانە ڕاستە پەیوەندی ئابووریمان هەیە، بەڵام بە بۆچوونی پەیوەندی سیاسیەکانمان وازانیەوە ئەجەندای ئەوان لە بەرامبەر ئەجەندای ئەوان شاید وازەح بێ لە بەرامبەرەوەی کە لە داعش ئەڕوا چییە بێ عەرەبستانی سعودیەوەی کە تۆوتت سنیەکان کۆکاتەوە و هەرێمێکی سنیان بۆ دروستەکە و هەمان شێوە کۆماری ئیسلامی ئێران بۆ هەشتی شعبی ئەماکە. ئێستا سیناریۆ گەلێک هەیە بۆ دوای داعش. پێ دوایە کورد ئەم سیناریۆانی نەخوێندبێتەوە، ئەگەر خوێندوێتەوە لە کام سیناریۆ نزیکە دەکرێت بەشداری لە کام ئەجندایان نابکە. لە ڕاستیە خۆی سیناریۆکان جگەلەوەی سیناریۆەکە ئەبێ لە واقعدا ئەبێ هێزی پێشمەرگە حکوومەتی عێراقی بەڕێوەبەرن بۆ نمونە بۆ ڕزگارکردنی مووسڵ لە ڕەقە بە هەمان شێوە هێزەکانی پێدە و هێزی تر بەشدارن، بەڵام ئەوەی کە بە بۆچوونەوەی کە لە هەرێمی کوردستانە ڕووەدا بە تەنها بریتی نییە لە ئازادکردنی مووسڵ، ئەوەی کە تۆ قۆناغی پۆست داعش ڕزگارکردنی مووسڵ چییە؟ یعنی بۆ نمونە ئێستا بە پێی راپۆرتەکانی بۆ منە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لەو شوێنانەی کە ڕزگارکراون لەژێر دەستی داعش ڕێکخراوەکە و تەنانەت لایەنە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش پێیانەوەی ئەوەی کە هەشتی شعبی کەم کردوێتی کە بەرامبەر سونیەکان کەمتر نییە لەوەی کە داعش کردوێتی لە قەتڵ و عام و کوشت و بڕۆوانە. بۆیە لەکوێ ئامادەکاریەکانی لە عێراقیش ئەگەر سیرت کرد بێ شەوی ڕابردوو عەبادی بڕیارێکی دەرکردەوە بە بڕیارێکی تاگلایانی خۆی هەشتی شعبی ڕێخست لە ناو منزومەی دیفاعی عێراقیە وەخستێ ناو وەزارەتی دیفاع وەکو هێزێکی دژە تیرۆر ئەوەی کردن ناساندنی. ئەم ئامادەکاریەکە یەک ئێستا قبول لە سوپای عێراق بەشداری لە شەڕی ئازادکردنەوەی مووسڵ بکە، بەڵام قبول نیە هەشتی شعبی بەشداری تیا بکە. هەشتی لێرە توانەوە دواتریش کە دوای داعش ئەگەر ئەمریکا بێ سەبارەت بە تاوانەکانی شەڕ قسەیەکی هەبێ یان ڕێکخراوی بخاتە یان کۆمەڵە چەکدارێک بە تیرۆریزم بناسێنێ ئەوەی سەونی کردن و خستێ ناو جێشەوە. کورد چی کردووە؟ لە ڕاستیە کورد لە ڕووی وەکوتم لە ڕووی هێزی پێشمەرگەوە ئامادەگی هەیە، بەڵام لەو پلانانەی کە هەیە یا پیلان و پیلانانەی کە هەیە لە منتەقەکە وەکوتمی وڵاتانی منتەقە بۆ نمونە پێش کودەتاکە تورکیا ڕێوا بووکە یەکێک لە پلانەکانی تورکیاوە بووکە بەشداری ئەو هێزانێکی هێناوێتی لە ناوچەکانی بادینان جێگیری کردووە بۆ بووکە بەشداری ڕاستەوە خۆ بکە لە داگیرکردنی مووسڵا وەلانی کەم ناوچە سونیەکان و ناوچە کوردنشینەکان لەژێر سەیتەرەوە هەیمەنەی خۆیان بێ. بەڵام تا ئێستا یەکێ لەوە کارەکانی تاخیربوونی ئەو پلانی تورکیا بوونی پێکەکەوە هێزەکانێتی لە شنگال و بۆی کە بەشداری نەکە. ئەو یەکێکە لەو پلانانە بۆ نمونە پلانی دووەمەوەی کۆماری ئیسلامی ئێران کە تۆڵی ڕاستە هەشتی شعبی خراوەتە ناو سوپایەکەوە، بەڵام دوجار سوپای عێراق لە حاڵی حاضر لە ئێستا ئەکسەریەتی بریتە لە هێزە شیعەکان و ئەم سوپای ئینتیمای نییە و بۆ خۆمان نەزانین بۆچی مووسڵ و شنگال و ئەنبار و چۆڵ کرا لە بەرەوەی ئەم سوپای ئینتیمای بۆیە ئێستا لە کێڕانی نێودەوڵەتی ڕەنگە مەجابێ دەزانن کە حکوومەتی عێراق حکوومەتێک نییە کە هی هەموو عێراقیەکان بێ، بەڵام ئەوە تا مەسەن بە کورد دەڵێن لە ڕێی عێراقەوە مامەڵەتان لەگەڵاکەین سیاسیەن عسکەریەن ئابووریەن و هەتاوەکو دوایی و ئەبێ لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە هەماهەنگی بکەن بۆ بەشداریکردنی پێشمەرگە لە ئازادکردنەوەی مووسڵ. دەگەڕێمە لای بەڕێزت بابچمە لای کاک دکتۆر ئەمیر، یعنی ئێستا کورد یەکێکە لەو نەتەوانەی لە جوگرافیاشەوە ینی نزیکە لەوە لە داعشەوە لە نێو شەڕگەکەدایە لە قوڵایی جەستەی کوردستاندا شەڕەکە دەقەومێ
مهددە بۆی کە ڕەنگە دوای داعش ڕوبەڕووی مەترسی بێتەوە. بەڕای بەڕێستان کورد ڕوبەڕووی مەترسێ بێتەوە یان نەخێر ئێستا ئامنە؟ دوای داعش چی ڕوایانی؟ کاگێ بەهێز ئەو مەترسەکە بە شێوازە نییە ئێمەتر پەلامار درێن و بارودۆخمان زۆر خراپێتن. بەڵام کێشەکە لە چدایە؟ ئێمە ئەگەر سیرکەین عێراق بە زۆر لە جۆرەکان هەڵوەشاوەتەوە. ئێستا تەقسیم بووە. ئێمە وەکو کورد زۆرنێ و کاتانێکی عێراق لاواز بۆ چوینە هاوکاری عێراقمان کرد، پشتیوانی عێراقمان کردووە، هەوڵمان داوە عێراق ڕێکخینەوە. بۆ لە 2003 ئێمە دەوری کاریگەرمان هەبوو، ئێمە هەزێکی سەرەکی بوو لە بنیاددانەوەی عێراقی تازە. بەڵام بە نەتیجە کات ئەوان چوونەوە سەرپێی خۆیان بە پێی پێویست نەبوون لەگەڵ ئێمە. ئەو وعدانەی بە ئێمەیاندا بوو لە دەستوری عێراقدا کە بوونی هەبوو لە مەسەلەی مادەی سەد، لە مەسەلەی با بڵێن ناوچە دابڕاوەکان، ناوچە کێشە لەسەرەکان، لە مەسەلەی سامانە سروشتەکان، لە مەسەلەی دانان بەڕستی بەهێزی پێشمەرگە و موچەی هێزی پێشمەرگە و مەسەلەی نەفت، هەموو کێشانە بە بەردەوامی بوونی ماوە و کاری لەسەر نەکرا بەداخەوە نەتوانرا جێبەجێ بکرێتن. ئێستا عێراقێکی لاوازە، بەڵام کێشەکە لەوەیدایە چەندی شیعە نێوماڵی خۆی ناڕێگری بە نەتیجە خاوەنیان هەیە، شیعەکان خاوەنیان هەیە، ئێران و کۆمەڵی وڵاتی تر دێنە سەرخە لە 2010 ڕێکیان دەخەون و پشتیوانیان دەکەن بە زۆر جۆرەکە ناڵن نەتیجەکە بکاتەوە ئاستێکە شیعە کۆتایی پێ بێتن. سودە بەو هەموو وەزە ئاڵۆزەی خۆی کە ناوچەکانیم هەمووی کۆتایی پێهات و دنیا کێشە و تەدمیر بوون لە بنەمای ئابووری. بەڵام کۆمەڵی وڵاتی سوننە هەیە خاوەنیانە. بەڵام ئێمە وەکو کورد ڕاستە کۆمەڵێک دۆستمان هەیە و ڕەنگە کۆمەڵی پشتیوانیشمان هەیە، بەڵام کەسیان بە پێی پێویست خاوەنمان نین، حەق دەسەندرێن نادرێت تاکە خاوەنی ئێمە خەڵکی کوردستانە، ئەویش بەگەرخستنەوەی مؤسسات تەشریعی ئەو وڵاتەیە، پەرلەمان بەگەرخرێتەوە، حکومەتەکەمان کارا بکرێتەوە، هەوڵ بدرێت بنەمای ئابووری ڕێکخرێتەوە و حێزە سیاسیەکان لە ئەو سیناریوانەی کە بوونی هێستا سوننەکان لە بەردەستیاندایە، شیعەکان بە زۆر لە جۆرەکان بەرنامەی خۆیان هەیە و ئەمریکا هاوپەیمانەکانیش بیانێ ڕەنگە لە دوای سایکیزی بیکۆ جوگرافیای ناوچەکە بەدارشکە بە شێوازشکە بگۆڕنەوە. ئێمە گە پەرلەمان جوگرافیای ناوچەکە دەگۆڕێ، بیر لەوە بکەینەوە بنەمای ئابووری جگە لە نەوت. دکتۆر جوگرافیای ناوچەکە دەگۆڕێ لە پاش داعش لە بەرژەوەندی کورد دەبێ یان لە زەرەری دەبێ. باز لە کۆمەڵێک سیناریۆ دەکەن، ئەڵێن یعنی پرۆژەیەکی سعودی قەتەری هەیە بۆ دروستکردنی میرنشینێکی سوننەنشین کە بەشێک لە کوردستانیش ڕەنگە لەنێو ئەو خەریتەیە بێ، یان ئەوەی کە تورکیا دەیەوێ لە کاتێکدا کە ئەگەر هێزی سەربازی بێنێتە ناوە پشێوێکی گەورە ناوچەکە بگرێ بێت بەشێک لە ڕۆژئاوای کوردستان و بەشێک لە هەرێمی کوردستان بک بە خەتێکی ئەمنی خۆی و ناوچەیشی پارێزراو. مەبەستەکەوەی ئەم گۆڕانکاریانی کە دەبێت لە بەرژەوەندی کوردیان لە زیانەیە بێ. بەو شێوازێک کە دەوترێ بەدا خۆم پێم وانێ لە بەرژەوەندی کورد بێ، لەبەرەوەی کوردستان چۆندا بەشکراوە بەسەر 4 وڵاتدا. من پێم وایە کار لەسەوە دەکە هەرێمی کوردستان جارشکە بە زۆر فۆرم و ناوەڕۆکەشکە جارشکە دابەش بکرێتەوە. یعنی پەیوەندیەکان لەسەر ئەساسی مؤسسات تەشریعی ئەو وڵاتە بێ، لەسەر ئەساسی حکوومەت بی، لەسەر ئەساسی هەیئەی ئیداری و دەوڵەتداری ئەو حکومەتە بیتن، نەک لەسەر ئەساسی لایەنە سیاسیەکان بیتن. بە زۆر لە جۆرەکان بەڵێ بیر لەوە دەکرێتەوە میرنشینێکی سوننە هەبی، بەرێ بیر لەوە دەکرێتەوە بە زۆر لە جۆر هەژمونی شیعە چۆن بە شێوازێک بی، بەداخەوە ئەمن لایەنە سیاسی کە بوونی هەیە ڕەنگە بە نەتیجە بە زیان گەڕێتەوە بۆ ئێمە. ئەگەر ئێمە پێش کۆتایی هاتنی داعش ڕێزەکانی خۆمان یەک نەخەین، پەرلەمان کارە نەکەینەوە، حکوومەت بەهێز نەکەینەوە، ناتوانین بەرژەوەندەکان بۆ خۆمان بقۆزینەوە. بەڵام من پێم وایە ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە، واز لەو عینادی غورودەی نێوان یەکتری بینین، ئێمە ڕۆحی لێبوردەییمان بەرامبەر یەکتری بێ. ئەو کێشانەی کە هەیە کێشەی قوڵ نین، ئەگەر ڕۆحی لێبوردەیی هەبێتن بە جۆرێک لە جۆرەکان بتوانین نێوماڵی خۆمان ڕێکخینەوە، ئێمە دەرفەتێک لە بەردەستماندا دەتوانین دوای کۆتایی هاتنی داعش دەرفەتەکان بۆ خۆمان بقۆزینەوە، دەتوانین بەو ئاراستیش بکە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی زۆر نزیکە. باشە چۆنی بقۆزینەوە دواتر دەگەڕێمەوە لە دکتۆر ئەمیر. هەرێمی چۆن کورد دەرفەتەکان بقۆزێتەوە، ئەوە تەوەریکی گرنگی بەرنامەکە بێ بێگومان و دەگەڕێمەوە لای بەڕێستان. کاک ئەنوەر حوسێن پێرێ یان بەسەر پێرێ نێچیروان بارزانی بۆ بەشی فارسی ڕادیۆی دەنگی ئەمریکا ئەڵێ عێراق گۆڕاوە، ڕاستە گۆڕاوە، هێزی پێشمەرگە زۆر لە قوڵایە و ئەو ناوچانەیە کە مادەی 140 پێشتر لە نێو دەستوری عێراقدا هەبوو چونەتە ئەو ناوچانە جارێکی تر پێشمەرگە پاشەکشە ناکە. پاش داعش عێراقی دوای داعش ئەبێتەوە بە عێراقە یعنی ساغڵەمەکە کە ئیتر وەکو خۆیان باسیەکەن لە زاخۆ تاوکوفا و حکوومەتێکی فدراڵی حکومیەکە. ئەمە مەترسیە هێنێ بۆ کورد چی بکا بوو ئەوەی لە ئێستەوە تا پاش داعش
بتوانێت بەرگری لەو ناوچانە بکەوە دواتر تەسلیمیان نەکاتەوە. لە سەروبەندی هێرشەکانی داعش نووسەرێکی خۆراوایی قسەیەکی جوانی کردبووەڵێ هەم وڵاتانی منتەقەکەەوە هەم عەرەبەکان بە شیعە و سوننەشەوە نیگەران نین لەوەی کە داعش موسڵی داری کردەوە، بەڵکو نیگەرانیەوەن کە کورد چۆتە کەرکووک و هێزی پێشمەکە. ئەوە بە بۆچوونی من زۆر وازەحە وڵات هەر شیعە و سوننە وڵاتانی منتەقەکە زۆر لەوە نیگەرانن و تا ئێستاش ئاعتراف بەوە ناکەن کە ئەو ناوچان ناوچەی کوردستانی پێیان وایە مادەی 140 کۆتایی هاتووە جێبەجێ نەکراوە بیان و جیاجیا. بۆیە ئەوە یەکێکە لە ئاگەرەکان کە لە داهاتوە کێشەی زۆری لەسەر دروست بێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغا. بۆیە پێشەوەی کە قسە لەسەر ڕزگارکردنی مووسڵ بکرێ بە بۆچوونی پێشەوە باز لە قۆناغی پۆست داعش بکرێ وا باش بوو، هەم لە ناوخۆی کە دکتۆر وتی بارودۆخی هەرێمی کوردستان هێزە سیاسیەکان باش بن، نەگەوەی کە هێزێک تەییدی پلانێکی تورکی بکە، هێزێک تەییدی پلانێکی عەربستانی سعودی بکە کە بۆچوونی من ئەم مەسجانە ئەبینین. و لەوەش گرنگترەوە پێویست بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە بۆی کە ئەوەی کە لە داهاتوو کێشە و قەیران لەگەڵ بەغا ڕوونەدا لە ئێستا پەیوەندیەکانی ئاسایی بکاتەوە لەگەڵ حکوومەتی عێراق، چونکە دوجار بەپێی سیاسەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە سیاسەتێکی احتیوا و سیاسەتێکی کاریگەرە لە هەرێمی کوردستان و منتەقەکەش بۆ دەرپەڕاندنی داعش هەمیشە جەختی لەسەرەوە کردوێتەوە کە هەرێمی کوردستان بەشێکە لە حکوومەتی فدرالی عێراق. ئەوەمە تەحسیل حاصلە کە لەبەرەوە ئێستا وا باش بوو کە ئەم پەیوەندیان لەگەڵ حکوومەتی عێراق ئاسایی بکرێتەوە بۆی سبەینێ لانی کەم لە ڕێگای دیالۆگە و مەسەلەی ئەو ناوچە جێناوەکانی کە تۆتە چارەسەری بکەن. ئەو یە خاڵێکی ترەوەیە کە ئێمە هەست بەوە ئاکەین کە لە چەند مانگی ڕابردوودا ئەنقەرە ویستی پەیوەندیەکانی لەگەڵ بەشار ئەسەد ئاسایی بکاتەوە کاتێک کە زانیان بۆیان ناڕوخێ. ئەمە بۆ مانایە کە پەیوەندیەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئاسایی ئەکاتەوە. بۆیە کەواتە ئەو دوو هێزە کاریگەریانە بێ لەسەر داهاتووی هەرێمی کوردستان و یەکێ لە ڕەنگە شاید ڕێکەوتن و وەمانەوەی بەشار ئەسەد یەکێ لە خاڵەکانی بریتە لە لانی کەم کێشە و ئاریشە و وەسڕینەوەی هەرێمی فدرالی خۆراوەکەوە لە بێگومان کاریگەری نێگەتیڤی لەسەر هەرێمی کوردستان. بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە شاهدین کۆنفرانسی دژی تیرۆر لە ئەمریکا بەسرا، هێزی پێشمەرگەکە هێزی واقعی فیزیکی و شەڕی داعشەکە بەشدار نەبوو. هەموو ئاماژانە ئەمریکا ژووتی لەبەر ئەوەی وەزیری دەرەوەی عێراق ئەو وەفدەکەی دیاری کردووە و حەق بەلای ئەوە بۆ چۆنی منەوە واقعی نەبوو. باش ئێمە لەم شەڕەدا تەنها من زۆر جار ئەم قسەیم کردووە لە ڕوبەڕووبوونەوەی هێزی پێشمەرگە بۆ داعش کە ئەرچی خۆمانە، یعنی کە خۆ داعش بێ سلێمانی داگیرەکە ناچێ ئۆتاوا داگیرکە، بەڵام دەستیان هێنا بە پشتمانەوە هاوکاری زۆری سەربازیان کردین جگە لە هەندێک چەک نەک چەکی زۆر قورس و جەکی زۆر کاریگەر و هەندێک خودەشیان ناوینە تێ کڵاوی سەربازی. کورد جگە لەم عاتیفەیە باز لەوە کە شتێکی تری بە وەرەقە بە ملموسات لەگەڵ هیچ وڵاتێک نییە. ئەو لێگەیشتنی کە لە هەولێرش لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکا مۆرکراوە بۆ دوای داعشە و ناوڕۆکەکەی حکوومەتی عێراق بڵاویان کردەوە کە ئەم زەمانەتێکی گەورە نییە بۆ کورد ئەیتوانی وەکو پێدە بکە لە خۆرئاوای کوردستان لەگەڵ شەڕەکانە دەستکەوتی سیاسیشی بەدەستێنە فەرموو ئەوە اعترافیان کرد بە کانتۆنەکان، اعتراف دەکەن بە فدراڵەکەیان، نوێنەرایەتیان لە رووسیا کرایەوە، لە ئەڵمانیا کرایەوە، لە فەڕەنسا کرایەوە، بەم جۆرە توانیان تەریب لەگەڵ پرۆسە سەربازەکانە دەستکەوتی دیپلۆماسی بەدەست بێت. کاک گرفتێک کە لێرە هەیەوەی کە لە ڕۆژاوا ڕووەدا خاڵە ئیجابیەکەی ئەوەیە کە یەک هێز تەحکوم بە بارودۆخەکەەوەکە و هاوکات لەگەڵ پێشکەوتنە ئەسکەری و سەربازیەکان پێشکەوتنە سیاسی دیپلۆماسیەکانیش بەخۆیەوە بینێ. با بێسەوانەوە لێرەوە نیە ئێمە لەسەر لەگەڵ هەموو دەستکەوتێککە هێزی پێشمەرگە بەدیێنەوە، بەڵام ئێمە هەوڵە سیاسیەکانمان بەعکسەوە خەلەلی خستۆتە ناو هێزی پێشمەرگەوە زەربەی لێداوە کوتم هێزی تۆ وەزیری پێشمەرگە نێریتە ماڵەوە. ئەوە دیوێکی تری بە بۆچوونی من کاک بەهێزەوەیەکە ئێمە بێ وازح بێ کە سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆشن نییە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە هەرێمی کوردستان، بۆ پێم وایە سیاسەتێکی ئیستراتیژیکیش نییە، مامەڵەیەکی وەکو تۆ عاتفیە و پێی بەرژەوەندەکانی خۆی مامەڵاکە. بۆ نمونە ئەمریکا بێت تەقەبا لە دەرگامان بڵێ وەرن دوای داعش ئامان بۆ ئامادەکردوون، یان ئەبێ ئێمە ڕۆژانە وەکو کوردەکە دەڵێ پێیەکمان لە هەولێر بێ پێیەکمان لە ئەمریکا بێ لە واشنگتۆن بێ بزانین ئەمریکا بەنیازی چی دەوێت. بێگومان بەشێکی ئەوەی کە ئەمریکا بۆ نمونە نایاڵێت کە کورد بەشداری کۆنفرانسی دژی داعش بکات لەسەرەوە نییە وەزیری خارجی عێراقی ڕێگانەدا، بەڵکو لەسەرەوەی کە تۆ پەرلەمانەکەت پەقستۆ هێزەکان ناکۆکن کێشە و گرفتەکان لەگەڵ حکوومەتی عێراق چارەسەر ناکەی. بۆ نمونە ئەمریکا بەم سەرنجەت بەم تێڕوانینێکی ئاوای لا دروستە بێ، بەڵام قسەکە ئەوە نییە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەپێی بەرژەوەندیەکانی خۆی مامەڵاکە بەرژەوەندەکانی لەوەیەکە پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراق باشترێتە هەرێمی
هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتێک لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا بەڵام بۆ نمونە بۆچی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەخالەت ناکاتەوەی کە تورکیا هێزێنێ بۆ ناوچەکانی بادینان لەبەرەوەی خۆی چراوی سەوزی بۆ هەڵکردووە بۆچی ئەو هەموو ڕۆژانە فڕۆکە بۆردومانی قەندیل و ناوچەکانی هەرێمی کوردستانەکە ئەمریکا قسەیەک ناکات بۆچی نایە لە کورد بەشداری کۆنفرانسی دژی داعش بکە و بۆچی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هەموو قەیرانە دارایی هەبوو ئامادەگیتیانە بۆ هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکە باشە لەبەرەوە بە بۆچوونی منەوەیەکە بەشێکی زۆری وابەستگی هەیە بە نەخوێندنەوەی بارودۆخی ناوچەکە و هەرێمی کوردستان و منتەقەکە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە بەشێکیشی بە بۆچوونی منەوەیە کە ئەمریکا دروست سیاسەتێکی ئیستراتیژیکی سیاسەتێکی ڕوونی بەرامبەر بە هەرێمی کوردستان نییە و بۆچوونی من هێشتا بۆشی ساغ نەبووەوە کە لە دوای ئەوەی خەجەنا بنەوە قۆناغی پۆستداهاش ناوچەکە ئاڵگۆڕ هێشتا دراسەیەکە ئاخۆ کامل لە بەرژەوەندەکانێتی ئاخۆ شەڕێکی ناوچەی دروست نابێ ئاخۆ ململانەی شیعە و سونە ناگات باش بەس ئەمە تێگەیشتنیوە دکتۆر ئەمیر یعنی کورد بەچی لەم گەمە زۆر ژیرانەی دیبلۆماسیەتی دنیا تێگا بۆ دوای داعش چۆن تێگا پێدوانی خەلەلێکی لە دیبلۆماسیەتە کاگەنۆر باشی پێکە یعنی پێی هەولێر یا لە ئەنقەرەیە یا لە سعودیەیە بێئاگای لە بەغا پێکمان نییە لە بەغا نەرایەتیشی ڕاستەقینەی کورد بەمانای ئەوەی کە بڕیار ئەدا و پێکەوە بینوە لە بەغدا نییە لە تاران نییە لە واشنگتۆن نییە لە ئەڵمانیا نییە لە فەڕەنسانی ئەی کورد چۆن لەم گەمەیە بەڕای بەرزە تێگا بە عەرەبستانی سعودی و تورکیا تێگە من پێم وایە کورد ئاگای لە گەمە سیاسەکەیانە بەڵام بەداخەوە تا ئێستا کاری لەسەر ناکات ئێمە لە چدایە سیاست ئێمە بە شەرمنی دەکەینەوە بەداخەوە بەشێک لە سەرکردەکانمان بەداخەوە بەشێک لە سەرکردەکانمان تا ئێستا زۆر بە عەقڵەتێکی لۆکاڵی تەسەڕف دەکرێتن ئەم حکومەتی ئەم جارێ پەرلەمان و حکوومەت تا ئێستا لایەنە سیاسیەکان و بەشێکی زۆر لە سەرکردەکانی تا ئێستا بە عەقڵی شەقام و فەیسبوک هەنگاوەکانی ئاراستە دەکات چۆن بە شێوازێک ئیش بکە واتە لە چوارچێوەیەکی لۆکاڵی زۆر بچووک بیر دەکاتەوە کە قۆناغەکە ناوچەکە زۆر لەوە گەورەترە کە بەو ڕوویایی ئێستا ئێمە کاری لەسەر دەکەین بەو شێوازێک کە ئێمە لەسەر مەسەلەی هەرێمایەتی بەو شێوەیە دابەش بین و کاریگەری دەوڵەتی ئیقلیمیەکان لەسەر ئێمە چۆن بە شێوازە ئەو دەوڵەتی ئیقلیمیانەی کە بوونیان هەیە لەسەر بۆ ئێمە ئەگەر ئەوەندە دڵسۆزن بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان بۆ ناچن مافەکانی کوردن لە پارچەکانی خۆیان ئەوە تا بە هەموو شێوازێک نوچی شمشێرەکانیان تیژ دەکەن و چۆن بە شێوازێک مافی گەلی کورد با بڵێن کۆتایی پێبێن ئەوە تا دوێنێ بوو کودەتا لە تورکیا ڕوویدا و هەموو لایەنە سیاسیەکە جەهاپا مەهاپا و پەیەدە و دمرتاش و ئەوانش ئیدانەیان کرد بەڵام کاتێککە کۆ دەبنەوەدێن و سەرۆزەکە ئاسایی دەبێتەوە کورد بەشداری پێ ناکەن لە ئیتفاقی لە جنێڤ لە وڵاتانی تر کە لەسەر مەسەلەی داعش کار لەسەر دەکرێتن ئێمە پێک ناکەن من پێم وایە بەشی سەرەکی لەسەرەوەی ئێمە نابێ بە شەرمنی ئیش بکەین ئێمە تا ئێستا لە سواتەوەی دەوڵەتی عێراقین هەر لە هیچ دانێک سیاسی پێویست بۆ ناکە مزایە دەبکە هیچ هێزێکی سیاسی ئەوانەی وەزیران لە بەغدایە لە پەرلەمان ناندا پەرلەمانەکانی کشاندوێتەوە نە وەزیرەکانیان ئێمە ئەلایەن دەوڵەتمان نەکردووە ئەبێ زۆر ڕاشکاوانە لەگەڵ دەوڵەتی عێراق قسە بکەین لەگەڵ ئەمریکا هاوپەیمانەکانمان قسە بکەین ئێمە وەکو پێشمەرگە کوڕی کورد بە کوشت نادەین ناڵی خوێنی بڕژێ بۆ منطقە عەرەب نشینانەی کە سونە نشینن ئێمە بەشداریان پێ بکەین و پێشمەرگەمان شەید بێ بەر لەوە واتە بەر لە بەشداریکردن و ئازادکردنی ئەو ناوچانە کورد مەفروزە مەرجی هەبێ بە تایبەتی ناوچە دابڕاوەکان سنووری حەقیقی کوردستانە خوێنمان لەسەر ڕشتووە ئێمە جارش کە تەسلیمی هیچ کەسی و لایەنێکی تری ناکەینەوە دەبێت کار لەسەر بکەین دوو زۆر بەڕاشکاوانە پێم بڵین ئێمە عێراقی دیموکراتی و فیدرالیمان قبول بووە دەوڵەتی عێراق ئێمە دۆستایەتیمان قبولەوە بەڵام فەرموو ئەوم بەرجەکانمانە نەک موچەی مۆزەفینمان نەدەن بودجەمان لەسەر ببڕن بەڵێ خۆشمان کە موکوڕیمان هەیە وەکو وەرێم ئێمەش پێویست نەبووینە لە هەڵکردمان لە زۆریش کردمان لەگەڵ عێراق بەڵام عێراق مقەسر بوو بەرامبەر بە ئێمە عێراق غەدری زۆر لە هەرێمی کوردستان کردووە هەر کاتێک هاتەوە سەر پێی خۆی بە پێویست نەبوو لەگەڵ ئێمە دژایەتی ئێمە کردووە ڕۆژگارێک هێزیە ناوە سەر سنوورەکان لەبەرەوەی ئێمە سیاست بە شەرمنی ناکرێت پێیان بڵێن ئەگەر ئێوە تانوێ ئێمە لە دەوڵەتێک لە عێراقێکی دیموکراتی فیدرالی بین ئەبێ هەموو مافەکانمان بەر لە کۆتای هاتنی داعش دیاری بکرێەوە بە ئەمریکیەکانیش برێن و بە ڕسمیمان بڵێ ڕێچەواندۆم دەکەین ئەلایەن دەوڵەتی کوردی دەکەین من پێم وایە زەمینەمان بۆ لەبارە ئەلایەن دەوڵەتی کوردی بۆ خۆمان هەبین بەڵام بەو پەرتەوازیە دابەژین بەسەر وڵاتی ئیقلیمیەکان و بیر لەوە بکەینەوە بەسەر میرنشینەکان دابەژین و من وەکو فڵان حزبی ئەلف و حزبی با دەستکەوتەکان چەندە و ئەشخاصەکان دەستکەوتەکانت چەندە و بنەمای ئابووری من بۆ شێوەیە لاوازبی بەڵام بەهێز پێشدەرگا ئامادەسازی هەیە دەبێ ئێمە ئەو قۆناغی ئێستا لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی وەکو پێشتر باس کرد کۆتایی پێدە داعش وەکو هێزی زەپەیی بەڵام لە ڕووی تیرۆرە ئۆتە لە فەرەنسا لە ئەڵمانیا
تەنانەت دوێن لە پۆڵەندا و لە کۆبڵە وڵاتی تریش کاری تەخریبی دەکات لەبەرەوەی ئێمە لەسەر سنوورەکانی ئێوەین دەبێت چاوەڕوانی خوانەخوا ساردوارە و حاڵتانش بکەین واتە دیبلۆماسی سیاسی و بنەمای ئابووری بێسکەین ژیانی خەڵک باشکەین بۆ پەیوەندی دیبلۆماسیەکانمە لەسەر ئەساسی بنەمای حکوومەت و دەوڵەتداری لەگەڵ وڵاتان کورد دەتوانێت پلانانە تێبدا ئەو پلانانە تێبدا بنەمای ئیستیخباری ئەمڕۆ بۆ نمونە حسابی حزبەکان سیاسەکانی تر باشە کاک دکتۆر یعنی بۆ نمونە ئێستا باسم لەو کە عەرەبستانی سعودیەوە سونەکان کۆ کاتەوە لە ڕیاض و دواتر دەیانێرێتەوە بۆ عێراق و زۆر دەکات لە تورکیا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئەمریکا هەرێمێک بۆ سونەکان لە عێراقدا دەستنیشان بکەن لە پارێزگای دیارە لە باعقوبەوە ئیگرێتەوە هەتاوەکو مووسڵ بە درێژایی ئەم سنوورە هاوسنووری هەرێمی کوردستانە بن. کورد دەتوانێت ئەم پیلانە تێکبا بۆ نمونە لە کاتێکدا سونە کە دراوسێت بوو یعنی هەمیشە تونڕەوی هەیە سونە کە دراوسێت بوو یعنی هەمیشە خۆتەقاندنەوە هەیە. کورد هێزی ئەوەی هەیە یان ژمارەیەکە ئێستا لەسەر زیواقع ژمارەیەکە بۆ دوای داعش بەو ژمارە دەمێنێتەوە بۆ ژمارە گەورەکە بتوانێت یاریەکان لەوانی تر تێکدا لە بەرژەوەندی خۆی. کورد ڕقەمێکی گەورەیە لە ناوچەکە کورد ڕقەمێکی گەورەیە ژمارەیەکی گەورەیە و حیسابی بۆ دەکرێت لە مستەوای نێودەوڵەتی لە مستەوای ئەقلیمی بەڵام کێشەکە لەوەیدایە نامانەوێت تێبگەین لەبەرەوە بەر لە هاتنی داعشش ئێمە ئاگادارین سعودیا قەتەر ئوردن زۆریان لەسەر خەت بوون یەکێک لە ئەسبابەکانی خۆ داعش هێزە گەورەیە نەبوو هێزێکی زۆر لاواز و بچووک بوو بە ژمارە بە پەنجەکانی دەست دەژمێنرا چەند هەزار کەسێک بوو بەڵام بە کولفەیەکوونێک زۆر بە هەزار شارە سورینشەیە کۆتە بەردەستی داعش بەڵام داعش کۆترۆلی و مۆنتقانیان کرد بەشێکیان دەستیان دەرچوو لەبەرەوە من پێم وانەیە دەوڵەتەکانی سوریا ئاگادار نەبوون و تەسلیم کرا ئەو مەنتیقانە لەبەر ئێستا ئەو پلانانەی هەیە من پێم وایە ئەگەر ئێمە زۆر ورد و ژیر نەبین پێم وایە گرەوەکە دەدۆڕێنین لەبەرەوەی ئێمە نابێت تەسلیمی ئیرادەی سونە و هیچ وڵاتێکی تر بین بەڵکو ئێمە دەبێت تەسلیمی ئیرادەی وڵاتی خۆمان بین لە پەرلەمانی کوردستان و لایەنە سیاسیەکان دابنیشین بەرنامەیەکمان هەین بەرنامەی دەوڵەتداری دیبی چۆن بە شێوازێک بە وەرەقەی عەمەل بچین ناو مفاوەزە لەگەڵ سعودیا لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ یەکێتی ئەوروپا لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان بڵێن ئەمە بەرنامەی ئێمەیە بەڵام لەناو هەمووشیانە دەبێت لەگەڵ عێراق شیعە ئێمە مێژووی هاوبەشمان هەیە لەگەڵ شیعە شەهیدمان هەبووە مشتەرەک بووینە پشتیوانی یەکترمان کردو ناکرێت ئێمە لەگەڵ ئەوان دژایەتی بکەین ئەگەر زیاش بینەوە بە عێراق دۆستمان بی نەک دوژمنمان بی زۆر باشە دکتۆر ئەمیر بەڵام جەنابەت باس شێوازە دوور بە دووری جەنابەت باس لە ئەمریکا و ئەوروپا و ئەڵمانیا و نازانم چۆچوویەکی کاکەوە بینی سلێمانی و هەولێرە نوێنەرایەتی دەنێرێ بۆ بینینی یەکتری چۆن نەتوانین لە ئەوروپا تێبگەین بالفعل قسەکەی جەنابتە کورد لە خۆی تێناگا جاورە لە وڵاتانی تر. جەمال عادل ئەڵێ 10 ساڵی دوای پرۆسەی ئازادی کورد لە خۆشتین ژیاندا بوو بە هاتنی داعش وەزعەکە لە کورد تێکچوو وەکەوتە جێژاوە بەڕای من تا نیو سەدەی تریش ئەم جێژاوە دەڕوا و ئاماژەکان دیار و ڕوونە دوای شەڕی داعش شەڕی داعشی دووەم و سێم و چوارەمیش یەخەمان دەگرێت ویان دەبێت لەگەڵ سونەی عەرەبە هەر لە شەڕابین. ملازم ڕزگار دەڵێ کورد لەوەتەی هەیە خۆی بۆ شتێک ئەیا بە کوشت کە هەرگیز سوودی بۆ کورد نەبووە لە کاتێکا کە ئێستا سەرجەم ناوچە کوردیەکان ئازاد کراون چ پێویستەکە بەشداری شەڕی ئازادکردنەوەی مووسڵ بکات جگە لە قوربانیدان بە پێشمەرگەی چیتر نییە جا بۆیە کورد ئێستا ئەوەی لە پێشتر وستوێتی ئێستا بەدەستی هێناوە بە واز لە مووسڵ بهێنێ کاگەن و حسێن جۆرێکە لە تێڕوانی خەڵکی ژەڵێ ئەوەی کە بەدەستم هێناوە بۆ زیاتر بچمە پێش لە کاتێکە زەمانم نییە. پێدوانیە کورد ئەگەر تەکلیفی لێ بکرێ بەشداری لە شەڕی ئازادکردنەوەی مووسڵ بکە پێویستە مەرجی هەبێت لانی کەم ئەم بەری ئاوی دیجلە لە دەستی کووردا بێ لانی کەمیانی وەکو چۆن ئێستا بەنداوی مووسڵە پارێزی لە ڕاستیە بەشداریکردنی کورد هێزی پێشمەرگەگرتنەوەی مووسڵ تەحسیل حاصلە و هۆکارەکەشەوە کە تۆ باس کرد بەشێکی ئەو ناوچانە کوردنشینن و ئەبێ بەشداری بکەوە دوجار جگە لەوەی کە ئێمە لە ڕێی خاک و جوگرافیەوە سەیری مۆزوعەکەنەکەین حکوومەت هێرەمی کوردستانی هێزی پێشمەرگە هەمیشە ویستوێتی لایەنێک بێ لە شەڕی دژی تیرۆر و لە داعش وەکو گروپێکی سەلەفی جیهادی تیرۆریستی و لە هەر شوێنێکە لە سنوورەکانی هەرێمی کوردستان هەبێ پێویستی بە شەڕکردنی هەیە بۆ ئێوە حاصل دەرپەڕاندنی گروپێکی تیرۆریستیە لە ناوچەکەیە کە کۆ قوربانی زۆری بۆ داوە بەڵام ئەوی کە جەنابەتی بە چوونی من کورد نەیتوانێت مەرجەکانی خۆی لەسەر مێزی گفتوگۆ بسەپێنە یان داوای بکە چونکە هەمیشە کاتێک کە تۆ تێ بۆ منە لە گرتنی مووسڵە ئێستا ناکرێت ئێستا داوا
ئێستا مەرز بکەیت تۆ پێشتر بوو لەگە حکوومەتی عێراقی ڕێکەوی لەسەرەوەی لەم بەرەوە هێزی پێشمەرگە بەر دەخالە دەکات لەو بەرەوە بۆ نسبە عێراقی بەشداریەکە بەڵام هێشتا هەردووکیان گومانیان لە یەکەوە دوجار لەو بەرەوە بەشداریکردنی هێزەکانی تورکیا بە بۆچوونی من بەشێک لە استراتیژی حکوومەتی عێراق و هێزی پێشمەرگەش ئەشێوێنێ و دوجار بەشداری پارتی کرێکارانی کوردستان و هێزەکانی یەپەشە لەو منتقانە قەیرانی زۆرتر بۆ هەرێمی کوردستان دروستەکە کە تورکیا نیگەرانەکە وەلایەکەوە ڕەنگە حکوومەتی عێراقی پێی خۆش بێ دەخالەتی ئەوانە بکەن دوجار بۆ نمونە ئەو قەتڵ و ئام و جینۆسایدی کە لێو بەڕێوەچێ بە بۆچوونی من لە دەرپەڕاندنی داعش چ لە کاری تیرۆریستی وەچ لە دەرەنجامی شەڕەکەیە بە بۆچوونی من لە قازانجی کورد نابێ ینی قوربانیە دێن بەڵام تەحسیل حاصل ئێمە کاتێکە لە جەلەولاوە شەڕەکەین تا مووسڵ خۆ هەر لە خۆمەوە نییە هەموو پێشمەرگی کورد قسەی زدینی وەکو جەناب دەڵێ ئێستا باڵێزی ئەمریکا لە عێراقێت بە هێزەکانی تورکیاڵێ لە عێراق بکشێرە و بچۆرە منطقەی بادینان بەجێ بێڵەوە بڕۆرەوە بۆ ناو تورکیا کورد نییە ئەم داوایە بکە ئەوە عێراق ئەم داوایەکە کورد یەک داواکاری هەیە پەکەکان لە ناو شنگال بێتە دەرەوە تەنها داواکاری کوردە ئەخر لە شەڕێکی ئاوەها گەورە مەسیری ناوچەکە ئەگۆڕێوەکو هەردوو بەڕێسان ئاماژەتان پێکرد ڕەنگە خەریتەی سیاسی تازە بێت تا ئاراوە دوای 100 ساڵ لە سای کزبیکۆ کورد بۆ داخوازینێ بۆ نابیستی لەم داخوازیە نابیستی زانی بە بۆچوونی من گرفتێکی گەورەیە هەر لە ڕفراندۆمەکەی گرفتێکی ئەخر ئەمەیەکێک لە کێشەکان لە کاتێکاکە پەیوەندەکان لەگە حکوومەتی عێراقی لەو پەڕی خراپیایە و وڵاتانی منتقەکە ینی ویستم کاک بەهێز ئەوە بڵم یعنی ئەو سیناریوانەی کە وڵاتانی منتقەکە ڕۆڵی سەرەکیان هەیە لە دەرپەڕاندنی داعشە و بەشێک لە بەرژەوەندەکانی و سیناریۆ ئەجەندەکانیان تەواو بووە بە داعش نەماوە ئەو سیناریوانەی کە دوای دەرپەڕاندنی داعش لە مووسڵ و ڕەقە کۆتایی پێدێت تەکیدم کە لە قازانجی خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان نابێ ئەوان سیناریۆیەک بەرنامەی نابێ ڕەنگە بێوە سیاست ئەوان نایەنەوێت ئەوان لانی کەم نایەنەوێت بۆیە ئەوەی کە وەسێتە سەرەوەی بەداخەوە مەسەلەی حیزبی بوونی کێشەکانی هەرێمی کوردستانەوەیە کە تۆتت بۆ منە هێزێک داواکە هەموو داواکاریەکە سەرەوەی هێزەکانی پەشە بەشداری نەکەن لە شەڕی شنگالە کە لە کاتێکا قوربانیان داوە تاسییان داوە گە بەشداری بکەنەوەکو هێزەی کوردیز لە مۆزۆ ناگۆڕێ بەڵام گرفتەکەی کە تورکیا لەمە نیگەرانە نەگەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە جەنابیش دێڵێ ئەمریکا لەو حەکەی بۆ ڕۆشنە کە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی یەکگرتو نین و خطابێکی یەکگرتویان نییە ڕوو بۆ مۆزوعە لە کاتێکاکە تۆ هەمیشە باز لە مەسەلەی ڕیفراندۆم و سەربەخۆیی یەکەی بەڵام هەمیشە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا قسە لە ئاخر قسەیەوەیە کاڵەیەوە پێویستە لەگە حکوومەتی عێراقی ئاش بنەوە و بەڵام تاکە ئەڵتەرناتیڤ بۆ قۆناغی پۆستداعشکەوە بۆ چوونی من داعش وەکو لە ڕووی فیزیکیەوە کۆتایی دێ لە مووسڵ و ڕەقە بەڵام وەکو مەسەلەی فکر و حرەکەیەکی جیهادی حرەکەیەکی تیرۆریستی قۆناغی پۆزداعش احتیمال هەیە گروپێکی تیرۆریستی تر بێەوەی کە بینیمان لە ئەفغانستان دوای تالیبان و القاعیدا بۆیە ئالتەرناتیڤێکی زۆر گرنگ بۆ قۆناغی پۆزداعش کە کورد بتوانێت سوودی لێوەرگێ بۆ هەموو ناکۆکیانە هێتی هەرێکە جەناب بێتتر عێراق بکرێتە سێ هەرێمی فعلی و بتوانێت ئەوە لەژێر سای نەتەوەی گرتوەکانە و لەژێر سای کۆمەڵگای نێودوڵەتیە حکوومەتی هەرێمی کوردستان فعلا حکوومەتێکی فیدرال باشە ئەمە ئەکرێتە سێ هەرێم سونە کوێ بەرەکرد سونە داوای بەشێک لە کەرکووک کات داوای بەشێک لە ینی بەشی خاکی کوردستان لە کەرکووک دەکات بەشی خاکی کوردستان لە تکریتەکە بەشی خاکی کوردستان لە مووسڵەکە بەشی خاکی کوردستانیش لە ینی داوای بەشی خاکی کوردستان ئەمانە ئەگەر لەژێر سەیتەرەی نەتەوەی گرتوەکانە بەڕێوە بچێ ئەمەش ئەوەی ڕەوەن بۆ نمونە لە سۆدان جارێکی تر مادەی 58 و مادەی 140 دەستوری بووە جگە لەوە ڕێگاچارەیەکی تر نییە کە لەبێ لە ڕێگای لە ڕێگای ڕێکخراوی نێودوڵەتی و ئەو کێشانە چارەسەرگیری ئەنگێرنا بۆ نمونە ئەوەی کە چاوەڕێی هەرێمی کوردستانەکە سەر لە دوایدا شەڕێکە لەگەڵ سونە وەکو تۆ ئەو خەتی تەماسێکە لە مووسڵ و دەست پێەکە لە زاخۆ تا خانەقیم بریتە لە خەتی تەماسی نێوان کورد و سونە تووشی شەڕ و قەیرانێکی ترە بێکەوە یەکێکە لە احتیمالەکان وە ئەگەرێکی نزیکە چونکە هەستی شۆڤێنی عەرەبی لە عێراقا هەتا ئێستا هەمان بۆ چوونەکە لە ڕابردووە هەبوو پێی وابووە کورد خاچی عەرەبی داگیر کردو پێی وابووە مادەی 140 ناکرێت جێبەجێ پێی وایە نەوتی ئەو منتقانەوە وەشمان لەبەرچاو بێ بەشێکی زۆری ئەو منتقە کوردنشینان نەوتی بە دەوڵەمەندەیە کە سونیەکان لەم بارەیەوە هەژارن بۆیە ڕەنگە بیر لەوە بکەنەوە بە تایبەتیش کە وڵاتانی بەشێکی منتقەکە چ تورکیا چ عەرەبستانی سعودی و وڵاتانی منتقەکە لە پشتیانن بۆ مۆزوعانە و ئێمە لە بیرمان نەچێ ئەگە سونیەکان وڵاتانی عەرەبستانی سعودی و قەتەر و ئیمارات و تورکیا نەبوونایە لە ئێستاە بۆ نمونە شیعە زۆر باش زۆر باشە کاک دکتۆر ئەمیر بەرەو کۆتایی بەرنامەکە چین جەنابەت چ قسەیەکت هەیە لەسەر کورد داهاتووی کورد لە پاش داعش ئێستا ئاماژەی بە کۆمەڵێک مەترسی کرد کە ڕەنگە شەڕی تر بێتە ئاراوە و پێکدادان ڕووبدا ڕەنگە و ماوەیەکی کەم لە دوای داعش ئاوێک بە ئاگرەکە بکرێ بەڵام ئەو ژی لەموانەی لە ژێرەوە دوایی کڵپە گرن و ناوچەکە دەگرنەوە
زۆر احتیمالیەوەی کۆمەڵێک سیناریۆ هەیە یعنی ئێستا بڕۆ بخوێنەرەوە ئەنواع و ئەشکال سیناریۆ تەرحە یا مەترەحە بۆ ئەوەی کە لەم پشێویە سەر بگرێ یەکێک لەوانە بازەوەکەن لەم کاتی پشێویە تورکیا ڕەنگە هێز بێنێتە ناو کەرکووکدای بەزێنێ بە بیانووی پاراستنی تورکمانەکان و جەبهەی تورکمانیان کۆمەڵێک لایەنی تر داوا بکە گەر یەک حیزبی تورکمانیش بێ داوا بکە لە تورکیا هێز بنێرێ بۆ پاراستنیان بڵێ بەس بە کورتی تکایە ئێمە لە کۆتاییدا من دەمێ بە دووسێ جملە باسکەم یەکیانەوەی هەمومان باخیرەکە دەبینین سەرکەوتنەکەی دەبینین کە باخیرەکە خەڵکی کوردستان تێدا بە تایبەتی لە هەرێمی کوردستان و نقوبوونەکەشی لە بەرچاومان دیارە مەتەرگەن منەک بە تورکیا بینەوە تورکیا ڕۆژ لە ڕۆژە غوریتە گرتووی بەر لە کوردەتا بەرامبەر ڕووی لەگەڵ رووسیا تێچی لەگەڵ ئیسرائیل تێچی لەگەڵ چیتی ئەوروپا تێچی لەگەڵ کۆمەڵ وڵاتی تێچیدا بە رووسیا و داوای لێبوردن لێ دەکەم لەگەڵ ئیسرائیل پەیوەندەکانی باش کردەوە هەوڵ دە لەگەڵ چیتی ئەوروپای شەکانی تاکاتەوە ئەو کوردەتایش ڕوویدا یعنی بەس فی سەبیل بۆ لە پێناو ئەوەی کە تورکیا لە ناو نەچێ ئێمەش کاتێەوە هاتووە ئەگەر بمانەوێ ئەو سیناریۆیانە تێبگەین ئەو دەرفەتە بقۆزینەوە وإعلان دولة كردي والريفراندوم لدرشم بازيو لمزادي سياسي ولا بنهم بيخي نسا ورقي عمل دبي دز بزي لأن سياسي كان دابلش البرلمان كاراب كنتوا حكومة أكتيف كنتوا بروجي شي هرمي كردستان وحكومة منهبي للبرلمان بشويك ياساي كار لسروب كين من في معارضة وين دفتك بقوزينو إعلان دولة كردي بكين وأجر واش أجر دولة جدبي توين هرمي كمان باريزراو بيت زور باش بنما باشا دكتور أمير أجر وانا كين هم دفتك عمل دز دزيتنو باردو خفي ئەنتەکەی زۆر خراپ دەبێت بەڵێ دکتۆر ئەمیر نامک مامۆستای زانکۆ لە هەولێر لەگەڵمامی زۆر سپاس بۆ بەشداریت کاک ئەنوەر حسەن دو قسەی جەنابە من پێم وایە ئەو وەزانە بەشێکی زۆری ڕەبتی هەیە بە هێزە سیاسیەکانەوە بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە بە هۆکاری سەرەکی ئەو وەزعێتێکە لە هەرێمی کوردستان بەرقەرار بۆ ئەزاندرێ بۆیە پێویستە بە وەچوونی من ئەو سەردانانەی کە دیوانی سەرۆکایەتی هەرێمەی کا پێویستە زوو یعنی و هەم ئەم تەسامحی تیابێ و هەم ڕوونەت بنوێنێ و هەم تەنازولی بکات لە هەندێک لەو داوانەی کە پێویستە ئەو پێکاتە سێ پێکاتە سەرەکی ڕێک بخرێتەوە و هێزی پێشمەرگەی گرتووتر بێ و بە بۆچوونی منەوەیە کە ئەکرێت لە داهاتوە ئەم هێزە سیاسیانە لە پەرلەمان دانیشتنەوە هەموو ئەو کێشە و گرفت و سیناریوانەی کە ئێمە لێرە قسەمان لەسەر کرد باشتر بخرێتە بەرچاو وەلانی کەم هێزە سیاسیانەش بێیان لە بەرچاو بێکە لە منتەقەکەی کورد بێ پشتیوانە یانی ئەوە نیە وەکو شیعە و سوننە نییە و ئێمە چۆن لە بەردەم مەترسی گەورەی داعشا بووین و بە هەمان شێوە لە داهاتوە لە بەردەم مەترسی گەورەی هێزێکی وەکو حەشدی شەعبی یا هێزێکی شۆڤێنی سوننە زۆر سپاس بۆ ئەنوەر حسێن چاودێر و ڕۆژنامەنووس لە سودوی گەرماگەرم لەگەڵمان بەشدار بووی بەڵێ کورد دەبێ ژیرانە خۆی بۆ دوای داعش ئامادە بکە مەشی ئەمان کردووە بە دوژمنی خۆمان لە بەشداری شەڕی موسڵیشکەین سونەشەکەین بە دوژمنی خۆمان نە ئێران پشتیوانمانی ئەکان نە تورکیا پشتیوانیمانەکە بەغاش پەیوەندەکانمان لەگەڵ یا خراپە لەگەڵ ئەمریکا هەڕەشەکەین و ئەڵین قۆڵ بڕین و نازانم کۆمەڵک لەم بەم قسانە هەڕەشەش لە ئەمریکا و ئەوروپاکەین دەبێت کورد عاقڵانەتر ژیرانەتر خۆی ئامادە بکە بۆ ئەو قۆناغە مەترسیداری دێتە پێشەوە کە کەس نازانێ وەکو چی وایە هەور و بروسکەیە و تۆش لە شوێنێکی بەرز و تەختای ڕەنگە نازانی لێتەدایانە بەڵام باشترە خۆتی بۆ ئامادە بکەی تا بێگەیشتنیتر لە سەرەتای هەفتەی داهاتوو لە بەرنامەیەکی گەرما و گەرمیتر پێتانەگەمەوە شاد و بەختەوەر بن.